لە ئێستاە لە هەر ماڵێک و لە هەر خێزانێک کۆمەڵە ئامێرێکی فرەچەشنە هەیە کە مرۆڤ سوودیان لێوەرئەگرێ. یەکێک لەو ئامێرانە توانین بڵێن تیڤەکان و ئایپاد و مۆبایلەکانی دەستمانن کە بەقەت دایک و باوکێک ڕۆڵ ئەبینێ لە پەروەردەکردنی مناڵ و تاکو و خێزان. بوونی ئەم دراما بیانیانە کە لە ئێستاە ئەتوانین بڵین هەوادارێکی زۆری هەیە چ لە گەنج و چ لە مناڵ وە لە کەسانی بە ساڵاتچوش و کەسانی گەورە بوو. ئەمانە ڕۆژانە تەماشای ئەم دراما بیانیانە ئەکەن بەدەر لەوەی کە کاریگەریەکی زۆر گەورەی هەیە لەسەر تاک و بە تایبەتی مناڵ و نەوجەوانان. و ئەتوانین بڵین ئەو ئامێرانە کاریان کردوتە سەر سیستمی پەروەردەی خێزانەکان. چەندێک بەداخەوە ئێستا جاران دایک و باوک تەنها پەروەردەیانە کرد، بەڵام ئێستا کۆمەڵە ئامێرێک هاتوون لە جیاتی دایک و باوک پەروەردەی تاکەکان ئەکەن و بە تایبەتیش مناڵ و نەوجەوانان. لەبەر ئەوەی مناڵ و نەوجەوانان قۆناغی تەمەنیان لە قۆناغێکی سەرسامبوون و لاساییکردنەوەیە، بینینی ئەم درامانە بۆ خۆی یەکێکە بێت لەو دیمەنانە کە مرۆڤ شێوازە ژیانێک و ڕەفتارێک هەڵ ئەبژێرێت کە ناگونجێ لەگەڵ ژیانی ئێستا و دابوونەریت و کولتوری ئێمە. بۆیە دووچاری گرفت ئەبێتەوە و دووچاری لادان ئەبێتەوە. تا ئەم دەقەش دایک و باوک ئەتوانێت سیستمی پەروەردەی خێزانەکە خۆی بە شێوازێک ڕێک بخا کە کاریگەریەکان کەمتر بن، نەوەک چەندها نەیهێڵین. و دایک و باوک ئەتوانێت ڕۆڵێکی کاریگەری هەبێت لە ڕێکخستنی کات و دیاریکردنی ئەو بەرنامانە، چکە بمانەوێ و نەمانەوێ ڕاگەیاندنیش وەکو چەکی دوو ئاراستە وایە، هەم سوودی هەیە هەم زیانی هەیە. جا ئەبێ ئێمە بتوانین ئەو کۆمەڵە لایەنانە هەڵبژێرین و دیاری بکەین بۆ خێزانەکەمان کە ئەگونجێ لەگەڵ دابوونەریتمان و لەگەڵ کولتورمان. چکە بەڕاستی تەماشاکردنی ئەو کۆمەڵە درامانە وەک باسم کرد شێوازە ژیانێک و ڕەفتارێک پێشکەشی تاکەکانمان ئەکا و بە تایبەتی مناڵ و نەوجەوان. مناڵ پێی سەرسامە و تەدبیقی ئەکا لە ژیانی خۆیان لە کاتێکە ئەم سەردەمەی ئێمە بۆ ئەو کۆمەڵە ڕەفتار و فرەژیانە یەشتر یان پێی نەگەشتووە یان کاتمان ماوە ئەبێ دوا بخرێت هەتا پێی بگەین. لە ساڵانی ڕابردووە کۆمەڵێک ڕوودا و هەبووە کە ئێمە زۆر پێمان غەریب بوو، بەڵام لە ئێستا سێرەکەین ئاسایی بۆتەوە بەهۆی پێشکەوتنی لایەنەکانی ژیان و لایەنی تەکنۆلۆژیا. وەک وتم ئەبێ ئێمە دایک و باوک ئاگادار بکەینەوە و دایک و باوک خۆی ئەبێ هۆشیار بێ بزانێت چ کۆمەڵە بەرنامەی و چ کۆمەڵە درامایەک بۆ خێزان سوودی هەیە و چ کۆمەڵە بەرنمەیەکیش بۆ خێزان زیانی هەیە. و چکە بەڕاستی سیستمی پەروەردەی ئێستا سیستمێکی جیهانگیریە. ئەم سیستمە ژوا ئەکات کە کولتورە ناوخۆیەکان لاواز بن و کولتورێک بێتە ناو کۆمەلگاوە کە کولتورێکە دوورە لە بەها کۆمەڵایەتیەکان ئەوە کولتورێکە سەر و سنووری بەهاکانی خۆمانەوەیە. بۆیە ئێبێ ئێمە خێزان هوشیار بکەینەوە بۆ ئەم مەبەستەش بۆ دووربوون لەم دراما بیانیانە پێویستە بگەڕێنەوە بۆ خێزان. چکە بەڕاستی ئەگەر خێزان ڕۆڵی سەرەکی خۆی نەبینێ تەماشاکردنی ئەم درامانە و تەطبیقکردنی لە ژیانی ئێستەمانە کۆمەڵە گرفتی دەرونی و کۆمەڵە گرفتی کۆمەڵایەتی دروست ئەکات کە لە ئایندەیە هەر ئەم مناڵانن ژیان ڕێک ئەخەن، ژیان بەڕێوە ئەبن و هەر ئەم مناڵانن کە سیستمی ژیان و پەروەردەمان ئەچێتە ژێر دەستی ئەوان. ئەگەر تاکێکی تەندروست نەبێ بە دڵنیایی و پەیوەندیکی تەندروستی نابێ لەگەڵ خێزان و لەگەڵ کۆمەڵگەیە. بۆیە بۆ ئەم مەبەستە ئەبێ ئێمە بچینەوە لای خێزان. لە ڕاستیە پێویستە چەندێک ئێمە گرنگی بە پەروەردەکردنی مناڵەکانمان ئەدەین، گرنگی بە پەروەردەکردنی تاک و ئاراستەکردنی تاک ئەدەین لە کۆمەڵگایە، پێویستە گرنگیش بەلایەنی ڕاگەیەنی کارەکانمان بین. کەسانی بەدەسەڵات و خاوەن پێگا پێویستە گرنگی بەو لایەنە بدەن لە ئێستاە لەبەرەوەی زۆر میدیامان هەیە بەداخەوە کە ئەتوانین بڵین وەک ژەهرێک وایە لە ناو خێزانەکانە کۆمەڵی هەواڵ و کۆمەڵی ڕوودا و کۆمەڵێ بەرنامە و فیلمی بیانی ئەهێن لە ناو خێزانەکانمانەوە کە ئێمە ڕەنگە نەتوانین کۆنتترۆلی هەندێک ڕەفتار و هەندێک شێوازی ژیان بکەین لەسەر مناڵەکانمان. بۆیە پێویستە بە فلتەرێک دابڕوایان ئەوانەی کە لەو بوارەیە لەو مەجالەیە ئیش ئەکەن زیاتر هۆشیار بن یان بەشداری کۆمەڵەیە خول و دەورات بکەن بۆ ئەوی بزانن چ کۆمەلگای کوردی چی ئەوێ
وە چی پێویستە ئێمە نەوەکانمان چی پێویستە هەتا لە ئایندەیە تاکێکی تەندروست بێ لە ڕاستیە زانست ئەڵێ ڕۆڵمۆدێل واتە نمونەی باڵای هەر خێزانێک دایک و باوکێتی ئەگەر ئەم دایک و باوکە نمونەیەکی باش نەبێ بە دڵنیایە و مناڵەکە دروست و سەلامت و تەندروست نابێ وەگەر دایک و باوکە خراپ بێ بە پێچەوانەوە مناڵەکە خراپ ئەبێ بۆی ئەبێ بەو شێوازە چۆن مناڵەکان پەروەردەکەین ئاوەهاژ میدیای کوردی پەروەردە بکرێ داماڵڕێ لە کۆمەڵێ ڕەفتار و لە کۆمەڵێ بەرنامە کە نەک سوودی بۆ کۆمەلگانیە بەڵکو زۆر زیانیشی بۆ کۆمەلگا هەیە.